بینرانی بەڕێز سڵاوتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە لە ئاڵلقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەوڵ دەدەین گفتوگۆ بکەین لەسەر مژاری ئاین و نەتەوە لە ژیانی مەلای گەورەی کۆیەدا لەو بارێشەوە ئەپرسین ئایا تا چەند زانستخوازی ڕێگێکی مێژووی هەیە لە نێو بنەماڵی مەلای گەورەی کۆیەدا هەروەها تا چەند مەلای گەورە بایەخی داوە بۆ بە کوردیکردنی زانستە شەرعەکان تا چەند مەلای گەورە بایەخی بە پێشکەوتن و زانستی سەردەمداوە ئەی هەڵوێستەکانی مەلای گەورە چۆن بووە لە ئاسکەس و ڕووداوەکانی سەردەمی خۆیدا بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی ئەم ژارە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاو لێبێ و ئەم کاتت باش سڵاو لە تۆ کاتی تۆ باشتر سپاس دەکەم مامۆستا لە مژاری حەڵقەی ئەم جارەدا باسی کەسایەتێکی گەورەی کوور دەکەین کەویش مامۆستای گەورەی کوێیە کە لای کە شارەوانیە کەسایەتی ئەم مامۆستا گەورەیە بۆ خۆی کەسایەتی بووە دروست بووە یاخود ئەمە ڕێگێکی مێژووی لە بۆی بنەماڵیاندا هەیە و مە درێژە پێدەری ئەو کەسایەتی گەورە بووە کە لەنێو بنەماڵی ئەوەندە دروست بووە چۆن ئەم کەسایەتی چۆن ئایا جارێکی کەسایەتی واڵەکەوێتەوە لە کووردا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ڕەنگە یعنی یەکێک لە هۆکارە باشەکانی بەسەرکردنەوەی ئەم زانا بەڕێزە ئەوە بێکە ئەم ساڵ 73 ساڵ بەسەر وەفات و بەسەر کۆچکردنیدا تێپەڕ دەبێ مامۆستا مەلای گەورەی کۆیە کە دەڵێن مەلای گەورەی کۆیە ڕەنگە لەبەر زۆربوونی ژمارەی مەلا و یعنی چۆن دەڵێ لە ئاستی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستاندا یعنی خەڵک هەندێک جار وازانێ یعنی بە زانستێکی زۆر کەم پێتە گوتریە مەلا ئەم نازناوە کە لە سەدان ساڵ لەمەوبەر بە کەسێک دراوە گوتراوە مەلا و مەلای گەورە و فلان و مەلا فلان ئەمە وەکو پرۆفیسۆری ئێستا بووە چونکە ئەو کەسانەمان هەڵکەوتوو بوونە بۆی ئەگەر بڕوانین بە درێژایی مێژوو ئەم بنەماڵەیەکی زانستخواز بوونە یعنی بە مانایەکی تر وەختێک کە تۆڵی مەلای گەورەی کۆیە ئەم مەبەستەت مامۆستا مەلا محەممەدە کوڕی مامۆستا مەلا عەبدوڵایە کە پێڵێن مەلا عەبدوڵای سێیەم ئەو شەچێتەوە بۆ مامۆستا مەلا ئەسعەد ئەوی جارێکی تر ئەڕواتەوە بۆ مامۆستا مەلا عەبدوڵای دووەم و ئەچێتەوە بۆ عەبدوڕەحمان و بەم شێوازە مەلازادە بوون بەم شێوازە هەر هەمووی ئەڕوات ینی وەکو سلسلەیەک ینی ئەڕوە چونکە باوکی ئەم مامۆستا مەلا عەبدوڵای سێیەمە مەلا عەبدوڵای پێشی ئەم هەبووە مەلا عەبدوڵای دووەم مەلا عەبدوڵای ئەوەڵ هەیە کە کوڕەکەی ئەو عەبدوڕەحمان بووە ینی بەم شێوازە ئەتوانی بژمێری کە ئەم بنەماڵەیە بە درێژایی دەیان ساڵ هەر خەریکی زانست و زانستخوازی بوونە ئەو سەردەمەیکەوە مەلای گەورەی کۆیی تیادا پێدەگا سەردەمی وەکوڵێ جۆرێک لە نەهزەیە جۆرێک لە ڕێنیسانس و جۆرێک لە دووبارە بوژانەوەی تێگەشتنێکی نوێ بۆ ئەو سەردەمە بۆ ئاینی ئیسلام کە سەردەمی محەممەد عەبدە بووە کە کووردە لە قاهرە لە بن سەردەستی پێکردووە لە کۆیە مەلای گەورەی کۆیە ئەو سەردەمە دەستی پێکردووە ئەو سەردەمە جەمالەدینی ئەفغانی هەبووە ئەو نوێگەری و تازەگەری کردووە ئەنی مامۆستای مەلای گەورەی کۆیە لە 1976 لەدایکە بێ لە 1940 وەفاتی کردووە لە دوانزەی دە بۆیە ئێستا کاتێتی یعنی کە چۆنەڵێ یادی وەفاتی و 73 ساڵ بەسەر وەفاتی ئەو زاتە گەورەیەدا تێپەڕ دەبێ بۆ یادکردنەوەی یعنی ئەم بنەماڵەیە بەم شێوازەگە تەماشایکی بچینەوە بۆ باپیری پێنجەمی وەک چۆنەڵێ بۆ دواوە بڕێن بچین بۆ مامۆستا مەلا عەبدوڵای یەکەم باش نییە تێپەڕین ئەو مامۆستا مەلا عەبدوڵای یەکەمە کە چووە بۆ حەج لەبەر ئەوەی لە ڕووی جەستەیەوە توانای زۆر باش نەبووە مەلا عەبدوڕەحمانی کوڕی خۆی لەگەڵ خۆیان بردووە بۆ ئەوەی یارمەتی بدا لە ڕووی ڕاپەڕاندنی ئیش و کارەکانیەوە مەلا عەبدوڕەحمانی کوڕی مەلا عەبدوڵای یەکەم جلوبەرگی کوردی لەبەرەکە بۆ ئەوەی کە بتوانێت جوانتر و چاکتر و ئازایەتر یعنی لە خزمەتی باوشیا بێ بەم شێوازە ئەچن بۆ حەج کە ئەچن بۆ حەج ڕۆژە لە ڕۆژان لە دوای تەوابوونی هەندێک لە مەراسیمی حەج ئەچن دانیشن لە لای موفتی ئەو کاتی ڕیاض کە هاتووە بۆ ئەوێ لە دیوەخانی ئەوە دانیشن هەرچی ئینسانی گەورە و زانای گەورە هەیە لەوێدایە ئەمانیش بە هەیئەتی بەس مەلا عەبدوڕەحمانی کوڕی جلوبەرگەکەی کوردیە ئەوی جلوبەرگەکەی جلی زانای ئاینیە مەلا عەبدوڵای یەکەم کە بەم شێوازە ئەچن لە لای خواری مەجلیسەکەەوە دانیشن کەس نایەن ناسێ لەوێ قسە و باز دێتە ئاراوە و قسە ئەکەن و مفتی ئەو کاتی شانشینی ئەوێ چ پێڵێن حیجاز ئیتر پرسیارەکەن یعنی پرسیارێکەکەن ئەڵێن شتێک هەیە لە کتێبی توحفە یعنی قسەیەک کراوە نەتیجەکەی دیار نییە یعنی جملەیەک ڕستەیەک باس کراوە لە ڕستەکە
بەڵام دوای تەواوکەرەکەی تەواوکەرەکەی نابینینەوە لەکوێیە ماناکەی لەکوێیە هەموو قسەی لێکن کەس نایزانێ بەڵێ ئەو مامۆستا مەلا عەبدوڵڵای یەکەم کە لەوێ ئەبێ ئەڵێ ئەوە کوڕەکەمە ناوی مەلا عەبدوڕەحمانە لێی بپرسن ئێستا پێتان ئەڵێ ئەوانیش ئەڵێن چۆن ئەیزانێ ئەڵێ لێی پرس دەڵێن دل ئەو چی ئەوە ئەڵێ ئەوە لە کتێبی توحفەیە لە کتێبی توحفە عادەتی وایە کە مبتەدا دەست پێکا مبتەدا وشەیەک بەڵێ خەبەرەکەی سێ لاپەڕە دواکەوێ سێ لاپەڕە یعنی خەبەری ئەو مبتەدا ئەڵێ ئەو قسەی کە ئێوە لێتان عاسی بۆ نایدۆزنەوە ئەوە مبتەداکەیەتی لاپەڕەیەک نا دوو نا سێ لاپەڕە دێڕی ئەوەندە بچنە پشتەوە خەبەرەکەی لەوێ سێرەکەن وایە ئەڵێن چۆن وایە ئەڵێەوە ئیشی ئێمەیە و ئێمە لە کۆیە قوتابخانەمان هەیە ئێمە ئاها ئەخوێنین و بەم شێوازە ئەخوێنین و ئێنجایان هێنە لای سەری مەجلیسەکەەوە ئەمانە زانای گەورن و خەڵکی کۆیەن و بە بنەماڵە بەم شێوازە لە خزمەتی زانستا بوونە هەر لەبەر ئەوەیە ئەبینیش حاجی قادری کۆیی بە ڕەحمەت بێ بە مامۆستا مەلا عەبدوڵڵای سێیەم کە ئەکاتە باوکی مەلای گەورە شعرێکی بۆ ئەنێرێ لەو شعرەدا ئەڵێ لە غەیری جەدی ئێوە چێ هەیە دانە لە کوردستانە بناغەی علمی دانە یعنی جەدی ئێوە نەبێ کەسێکی تری وا دانامان کەمە کە لە کوردستانە بناغەی علمی دانە لەبەرەوە ئەم بنەماڵەیە هەمیشە بە شێوازێکی کوردانە بیریان کردەوە حتا مامۆستا محەممەدی مەلای گەورەی کۆی ئەڵێ لای مامۆستا مەلا عەبدوڵڵای باوکم کە دەرس مەخوێن مختصر مەخوێن شەرحێکی پێم گوت باوکم گوتم ئاخر ئەو شەرحە لە کتێبی فلانەوە نییە بە فارسیەکەی گوتی ئەو با بە خۆی بڵێ بە فارسی ئەی منیش کوردم ئەی من نابێ قسەی خۆم هەبێ من چۆن قسەی بۆ دوای قسەی مەلای تر بکەوم منیش کوردم و قسەی خۆم هەیە کەواتە بە شێوازێکی گشتی بۆ دەرەکەوێکە ئەم بنەماڵەیە بە سەدان ساڵ بە پێنجەم و شەشەم باپیرەوە هەر لە خزمەتی زانستی ئیسلامیدا بوون مامۆستا خاڵێکی تر هەیە کە مەلای گەوری کوێ ینی زۆر پێی ناسراوە ئەوش ئەوەیە کە هەمیشە بایەخی بە کورداوە و ڕاستەکانی بە کوردی کردوەیەک لەوانە ڕەنگە تەفسیرەکەی بە یەکێ لە تەفسیرە هەر لە پێشینەکانی کورداوەندێ مەلای گەوری کوێ چۆن ئەم هەستی بۆ دروست بووە و چۆن ینی چۆن ئەم هەوڵی داوە چۆن ئەم پێشنگ بووە ئەم هەوڵە چۆن ئەبینی جناب ڕاستە ئەگەر لە ڕووی ئەدەبیەوە کە کاری ئێمە نییە زۆربەی ینی ئێستا لەم کاتیا ناتوانانی فرای بکەوین ئەو شعرە زۆرەی کە چکۆ مامۆسای مەلای گەورەی کۆیە لە وەختێکە موفتیە لە کاتێکا قازیە لە کاتێکا مفەسیرە لە کاتێکا محەدیسە لە کاتێکی ترە مصلحە ڕۆشنبیرێکە بە کۆڵێ مصلحێک چاکسازێک و چاخوازێکی کۆمەڵایەتیە لە زەرفێکی ترە ئەیبینی ئەندامی یەکەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی دامەزرانی عێراق بووە لە ساڵەکانی بیستە ینی لە هەموو بوارەکانی ژیاندا کەسێکی هەڵکەوتو سەرکەوتو دەرکەوتو بووە لەبەرەوە زۆر لە خەمی کووردا بووە ینی ئاین و نەتەوەی زۆر جوان بەیەکەوە گرێداوە بۆیە بینی ینی لەبە مەسەلە دادگاییەکانە زۆر جار مەسەلەی دادگایی ئێمە لە ساڵەکانی نەوەتا هەندێک دەستەواژە و زاراوەی نێو دادگاکانمان کرد بە کوردی زۆر درەنگ دەستمان پێ کرد لە کۆتایی نەوەتەکان ئەو لە سەردەمی خۆیدا لە ساڵانی 23ەکانە زۆر لە هەوڵی ئەوەدا بوو کە هەندێک زاراوەی نێو محکەمە و دادگا هەیە بە کوردی هەندێک دی کۆمنتێ بە کوردی نووسێت ئەو تەفسیرش کە باست کرد چۆن ئەڵێ تەفسیری کوردی کەلامی خواوەندی ئەو شێشێکە لەو تەفسیرە لە پێشانە ئەگەر کەس معسووم نییە ئەگەر هەندێک خاڵ لەو تەفسیرەدا هەبێت یعنی چۆن ئەڵێ جێگەی سەرنج بێ یا بەمانایەکی تر لاواز بێ ئەو بەشانەیەتی کە لە تەفسیرە کۆنەکان وەریگرتووە ئەو بەشانی کە لە تەفسیرە کۆنەکان وەریگرتووە لاوازی تایە ئەو شوێنەی کە قسەی خۆی کردو بەهێز ئەو شوێنی کە خۆی قسەی خۆی کردو ئیجتیهادی کردووە زۆر بەهێزە لەو شوێنی تەقلیدی کردووە لەو شوێنانە هەندێک خاڵی لاوازی لێ دەرەکەوێت جەبەرەوە ئەو سەردەمانە یعنی بەداخەوە هەندێک کەس بە ناوی ئاینەوە هەمیشە دش بە کوردایەتی وەستنەوە ینی شتێکەکەی بۆ کورد پێیان سەیرە چۆنە بێ کورد کارێکی وا بکە بەڵام ئەگەر ئیبن و فلان و ئەبوو فلانێکی دەرەوە بیڵێ پێیان شتێکی گەورەیە ئەمیش هەر لەو سەردەما خوا لێ خۆش بوون گیوم و کوریانی و حوسێن حوزدی و کوریانی هاتوون منهاج الطالبین یان کردووە بە کوردی توانە ئەمە بە کوردی بێ و چاپخانیان هەبوو دوای چاپیکەن ئەو نوسخەیە کەوا نوسخەی وەکو چۆن ئەڵێ کۆپیەکە کە برین بڵین بە مانایەکی تر هێشتا دەستنووسە ینی تەرجمە کراوە بۆ کوردی ئەوە پیشانی مەلای گەورە و هەندێک مەلای زانای چاچی هەولێرەدەن مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێت بە دەستخەتی خۆی بۆیە نووسێ لە سەری بۆ حوسێن حوزدی موکریانی بۆیە نووسێ ئافەری تۆ بەم تەرجومەی منهاج تاڵیبینە بۆ کوردی نەک هەر ئەدەبی کورد و زمانی کوردت پاراست بەڵکو دینیشت پاراست چونکە کردت بە کوردی بەم شێوازە کاتێک کە ئەوێ چاپی بکە هەندێک مەلای لێ ڕاستە بێتەوە ئەڵێن ئەوەی بە کوردی باسی دین بنووسێ زەندیق ئەوەی بە کوردی باسی دین بکە گاورە
نایڵن ئەم کارە ئەنجامدا ئەویش ئەچن لە لای حاکمی ئەو کاتی ڕەواندوز شکاتەکەن لە حوسێن حوزنی موکریانی و ئەمانیانە من هاز تاالبینیان کردو بە کوردی و جائز نییە و چۆن شتی وە ئەبێ ئەویش ئەڵێ دەی ئەوە بانجیان کەن هەردووشان بانگەکەن ئەڵێن قوربان حوسێن حوزنی موکریانی و گیو پێ ئەڵێن بە حاکمی ڕەواندوز ئەڵێن ئەم کتێبە دەستنووسە ئێمە کردومانە بە کوردی و ئەمانەوە چاپیکەین ئەوە قسەی مەلای گەورەی لەسەر مەلای گەورە ئافرینمان لێکە ئەو مەلایەنی تر کە دژی ئەوەستنەوە ئەڵێن نە ئەوە تەزویرە ئێوە خۆتان مەتباع و چاپخانەتان هەیە و مۆر هەڵەکەن و دەستخەتی مەلای گەورەتان تەزویر کردووە بەگاڵتە بۆی بڵێن وایە ئەویش ئەڵێ قوربان بنێرە بە شوێنی مەلای گەورە ئەوانە بابێن بزان ئەمە دەستخەتی ئەوانەیانە پەیوەندیان پێوە بکەن کە پەیوەندیان پێوەکەن دەرەکەوێ بەڕاستی ئەوە مەلای گەورە ڕێگەی پێداون و ئیجازەی داون و دەستخۆشی و ئافرینی لێکردو ئەو جا حاکمی ڕەواندوز ئەڵێ سزایەکی زۆر سەختانە دەمهی ئەو مەلایەنەیەکەوە ئەو بوختانەیان هەڵبەستووە بۆ حوسێن حوزنی موکریانی بەڵام جارێکی تر کوردانە حوسێن حوزنی موکریانی ماڵی ئاوا بێ لەو مەلا خراپانەش خۆشە بێ ئەڵێ قوربان لیان خۆشە بم هیچ سزایەکیان مەدە و وازیان لێ بێنە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان ئەڵێکە ینی دەستخۆشیکردن لەو کەسانشکەوە بابەتە ئاینەکانەکەن بە کوردی مەلای گەورە ئەو کاتیش هەر دەستخۆشی کردو بەڵێ جوانە مامۆستا خاڵێکی تر هەیە کە لە ژیان نامەی مەلای گەوری خۆیان ئەوەیە کە پێش زەمەنی خۆی کەوتووە هەمیشە باشی زانستی کردووە مەسەلەن بۆرە ملایەکی لە دیێڕە شعرەکانی ئەڵێ تا زانستی کیمیان نەخوێنن ئەبێ هەر تور و سڵق بچێنن واتە ئەوە بایەخی بۆ بە زانست داوچێتی زانستی وڵات بەوا پێش ناکەوێت تەنیا بە هەنێک علمی تایبێت مامۆستای گەوری خۆی چۆن ئەم هەستی کردووە چۆن ئەم بایەخی میزانی چۆن ئەم فقی پێشبینی کردووە بۆچی وای کردووە چۆن یعنی ئەمڕۆژ ئێمە لە سەردەمێکین ئەمڕۆژ لە سەردەمێکین بەداخەوە یعنی باسی ئاین ئەوەندەی قال و قیل بۆ زۆر کراوە ئەوەی شت بە ئاین هەڵواسراوە ئەوەی کتێب لەبارەوە نووسراوە تا خەڵک ئەسڵەکەی لە بیر چۆتەوە بەڵێ یعنی خەڵک ئەسڵەکەی لە بیر چۆتەوە کە ئەوە قورئانی پیرۆزە و کە ئەوە سنەتی ڕاستەقینێ ئەو دوانی لە بیر چۆتەوە بە قەولی ئەوەندەی زۆر کراوە ون بۆ ئیشەکە ئەوە یەک دوو وەکو لە زۆر بەرنامەی ترا گوتومانە زانایانی پێشینی کورد مەلاو زانای عارف و پێشینی کورد زانیویانە دینداری ئەوەندەی پێویستە کە لە ژیاندا بەرنمەیەک بۆ خۆت دانیت و بتانی پەیوەندی خۆت و خوددا ڕێخەوت و پەیوەندی خۆت و مرۆڤەکانی دیکە ڕێخی باقیەکەی تری هەمووی بریتی بۆ لە عیمارەی ئەرز چونکە ئەم ئینسانە ئەساسەکەی لە قورئانەوە کە خوددا دەفەرمێ و ئینسانی دروست کردووە وەستەعمەرەکم فیها خوددا داوای بنیاتنانەوە و دووبارە عیمارەتکردنەوەی ئەم زەوی لە ئینسان خواستووە بۆیە بەداخەوە لای ئێمە سەردەمانی زوو باشتر بوو سەردەمانی زوو لە حجرە کیمیا خوێندراوە فیزیا خوێندراوە زۆر منطق خوێندراوە فەلسەفە خوێندراوە ئەم زانستانە خوێندراوە دوای وردبوون ئەو بابەتانە هەمووی بوو بە نەحو سەرف و ئیدی دین لە دنیا دابڕاوە بۆیە ئێستا ڕاستیەکەی وایە ئەگەرچی ئێستا ئەو شتان هەمووی بۆ بە تەخەسوس بەڵام زۆریش گرنگە ئێستا زانای ئەم سەردەمە بایەخی هەبێ بۆیە ینی ئەوانە هەموو شعرن ینی زۆرێک لەو بابەتانی بە شعر وەکو باست کرد مەلای گەوری کۆیە بە ڕەحمەت بێ ئەوانی گوتووە ئەڵێ ئەتوو خوددا پێم بڵێ مامۆستای ڕوت و برسی هیچ ئیشی تۆ پێک دێنێ شعری ئیمڕۆ القەیسی یعنی تۆ چی داوە لە شعری ئیمڕۆ القەیس معلقاتی سەبع و شعری ئیمڕۆ القەیس و تۆ خۆت ئێستا ڕوتی تۆ برسی تۆ لە کوردستانێکای کێشت هەیە گرفتت هەیە چی داوە لە شعری ئیمڕۆ القەیس ینی ئەمە چ بابەتێکە ینی کابرایە بۆ لە جەزیرە عەرەبی پێشی ئیسلام شعری ینی هەرچی کردبێ بۆ خۆی کردوێتی یا ئەڵێ علمی سەنایع لای ئێمە نییە هەر شتێکەیە ئەویش قەولیە علمی سەنایع مەلای گەورە نیمانە ئێمە علمی سەنایعمان نییە و کەس ناچی خۆی پێوە خەریک کات بە علمی سەنایعەوە ئەگەر شتێکیش هەبێ لەسەر علمی سەنایع هەر بە قەولی قەولمان هەیە هەر ئەڵێن پێغەمبەر فەرموویەتی اطلبوا العلم ولو بالصين و هەندێک لە نەخێر ئەوە ضعیفە اطلبوا العلم من المهدي واللحد هەندێک لە ضعیفە ئیتر والحاصل ئەوە هەیە قەولیە ئەمما بەعەمەلی یعنی بچیت تۆ مسلمانێک ڕۆژە جائزەی نۆبل وەرگێ لە بواری فیزیا کیمیا ئەوە نابینیتەوە لە نەتیجە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا زانکۆکانی ئێمە پەیمانگاکانی ئێمە خەڵکی ئێمە ئاین کەمتر پاڵی پێوە ناون پێی بڵێ کیمیا پێشکەوتن لە کیمیا پێشکەوتن لە فیزیا پێشکەوتن لە ئیحیا و زیندەزانی عیبادەتە هەر ئەوە بۆ خۆی عیبادەتە شەرت نییە تۆ بچی سەرف و نەحو تەنها بخوێنیت و وابزانی ئەوە عیبادەتە بەو شێوازە هەر ئەوەیە جارێترە لە علمی طبیعەت علمی خوددایە ئەم علمی طبیعەتە و علمی سروشت ئەوە علمی خوددایە قال و قیلە گشتی هەبایە هەمووی شتێکە بەدەم باوە ئەڕۆ هیچ سوودی نامێن ئەوەیە کاڵێ علمی حکایەت ئێماڵێ بە ناوی دینەوە حکایەتە ژێڕینەوە ینی بەو مانایی کە ئەڵێن ساڵی ئەوەنە فڵانە کەس وای کرد
چۆن ئەڵێ سەردەمی تابعین وابوو فڵانی کوڕی فڵان وای کرد سەردەمی هارون ڕەشید زێڕین بوو هارون ڕەشید وابوو ئەمەوی وای کرد داهێنان یعنی ئەمانە بابەتانە خزمەت بە ئێمە ناکە بەڵێ ئێمە چیمان کرد بۆ 1000 ساڵ ئەگەڕیتە دواوە بۆ چەند سە ساڵ ئەچیتە دواوە بۆ ئەو شوێنە دوورانە وانە ئەگەر کارێکی باشیان کردبێتەوە ئیدامەی دە و چاکیکە ینی هەر شتێک ئەمڕۆ پێشکەوتنیەک ڕووەدا یەکسەرن مسلمانان لە پێشاوایان کردو ئەوەش بزانە گشت ئەوانەی پێشکەوتنیان ئەنجام داوە لە ناو کۆمەڵگەی مسلمانی جاران ئەوانش کافر و زەندیق کرابوون بە نەبی ئەوانە ئەو کاتی شەر خەڵک دانی خێری پێدا نابێت لەبەرەوە مەبەستم ئەوەیە ینی ئاین ئەمڕۆ کەمتر خۆی لەو بوارە ئەدا کە بچێت بەلای ئەوەی کە بۆی ئەڵێ علمی حکایەت گەرکەڵکی هەبە دەبوایە دنیا هەموو بۆ مەبە علمی حکایەت ئەگەر سوودی هەبوایە بە پێی ئەم علمی حکایەتی هەر ڕۆژێک شتەکەم فلانی کوڕی فلان وای کرد فلان وای کرد فلان لە تابعین وای کرد فلان ئەوە کاکە دەیان نمونەی جوان هەیە ئێستا لە کوردستانە ئەم نمونە کوردستانیانە بجێڕەوە وانە یعنی ئەگەر تەجدیدی دین بە 100 ساڵ جارە بێت 100 ساڵ بەسە 100 ساڵ زیاتر مەڕۆ دواوە ینی هەر ئەوەندە ئەوڕێک لە دواوە بدە هەزاران ساڵ بۆ دواوە ئەڕۆی تۆ ناتوانانی شتێ بکەیت لەبەرەوەیە بینی زانست لە لای مەلای گەورە ئەوەیە کە ئێستا هەر نمونەیەکمان هەبێ بۆ زانست ئەڵین مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ کچی خۆی ناردە قوتابخانە کوڕانیشی تیا بوو یادیوتە یعنی بینین بۆ نمونەیەکە گەڕین مەلای گەورەمان دەستەکەوێت ئەڵێن دەوڵەتی عوسمانی لە 1912 لە ئاخری عمریا ینی قوتابخانەی کردوتەوە مەلای گەورە تەشجیعی خەڵکی کوڕە بچن بۆ قوتابخانە لە 20ەکانە ئینگلیز هاتووە قوتابخانەی کردوتەوە مەلای گەورە هانی خەڵکی داوە بچن بۆ قوتابخانە مەلای گەورە کاک خەڵک قوتابخانەی پێکوفر بووە مەلای گەورە ئەرزی خۆی ئەرزی مڵکی خۆی داوا کردوتی بە قوتابخانە ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کە مەلای گەورەی کۆیە نمونەی ئەو جۆرە مەلا ڕاستەقینە کوردانەیە کە پێمان دەڵێ ئاین بۆ ئەوە هاتووە ژیانتان خۆشکە دنیاتان خۆشکە بایەخ بدەن بە زانست علمی طبیعەت و علمی سروشت و فیزیا و کیمیا هیچی کەمتر نییە لە زانستە ئاینەکان کە ئێوە بەس بە سەرف و نەحوە ئەو شتانەوە گرتووت بەڵێ جوانە ئێمە هەرڵێن ئەو وای کرد بەڵام خۆمان چیمان کرد ئەوە پرسیارێکە بەڕاستی بەداخەوە مامۆستا خاڵێکی تر هەیە لە ژیانی مەلای گەوری خۆیان کە دواتەوەری پرۆگرامەکەیە ئەویش دایمەن هەڵوێستیە بۆ مامۆستای گەوری خۆیە لە ئاس ڕووداوە سیاسەکان لە ئاس کەسەکان ینی دانەبڕاوە ینی تەنیا میانی پەرستشی بەس بەوە نەبوو لەگەڵ خوا بێ بەڵکو هەموو شتەکانی بە عیبادەت زانیوە ئەمە هەڵوێستەکانی چۆن هەڵەسەنگێنی چۆن ئیبینی جەناب چۆن خوێندوتەوە ینی لە ژیاننامەی مەلای گەورە بۆ ئەم کاتە کورتە یعنی وەک چۆنەڵە هیچمان پێ ناوترێت تەنها ئەوەندە نەبێ هانی نەوەی نوێ بدەین بۆ ئەوەی بچێ بە ژیاننامەیدا بگەڕێتەوە کە زۆر لە بەردەستا هەیە تەفسیرەکەی لە بەردەستا هەیە کتێبەکانی لە بەردەستا هەیە خەڵک لەسەر ژیاننامەی زۆر نووسیوە یعنی بڕوانە هەڵوێستی سیاسی یعنی لە سەردەمانی کە ئینگلیزەکان زۆر دژایەتی شێخ مەحموودیان کردووە شێخ مەحموودی نەمر حەفید بە ڕەحمەت بێت زۆر هەوڵیدا بۆ ئەوەی کەوا مەملەکەتێک وڵاتێک بۆ کورد ئاوا بکات وانە ئینگلیز دژایەتی کردووە ئینگلیز ویستوەتی دین بەکاربێنێ بۆی بڵێ ئەم شێخ مەحموودە کەسێکی یاخیە و هەڵگەڕاوەتەوە و ئەوێت ئاژاوە بنێتەوە بە مەلای گەورەیان جارێک مەلای گەورە چۆن ئەڵێ بانگەکەن ئینگلیزەکان پێڵێن ڕات چییە بەرامبەر ئەم ئاژاوەیەی ئەڵێن لە بینی دووکەوە ئەم ئاژاوەی کە شێخ مەحموود لەم کوردستانە دروستی کردووە ئەوشەڵە من پرسیارێکتان لێکم ئەگەر ئێوە لە بەریتانیا لە وڵاتی خۆتان دانیشتبان ئەم شێخ مەحموودە سوپایەکی بهێنایەوە بهاتە سەر بەریتانیا وڵاتی ئێوەی داگیر کرد بە ئێوە چیتان لێ کرد ئەوش وەڵی شەرمان لەگەڵا کرد و دیفاعمان لە وڵاتی خۆمانە کردو و دەرمانە ئەڵێ ئێستا ئێوە واتان لێ کردووە ئەو لە وڵاتی خۆیەتی ئەو داوای مەملەکەتێکەکە ئەو داوای دامەزراندنی وڵاتێکەکە بۆ کوردان ئێوەن بەجێش و سوپاوە هاتوونەتە سەر ئەم خاکە شەڕی لەگەڵاکەن ئەوەی کە بۆ خۆتان بەڕەوایە بینن بۆ بەوەڵێن ئاژاوە ئەمە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کات چەند جوان لە ڕووی نەتەوایەتی نەیهێشتووە لە پشتی دینەوە ئینگلیز بێ لە شێخ مەحموود بەڵێ وشار بووە بە سەردەمەکەی خۆی هەر ئەوەش هەر یعنی چۆن ئەڵێ یعنی تەقدیرێکی خۆش بوو کە باسی شێخ مەحموودمان هێنایە چونکە شێخ مەحموودیش لە نۆی دا 1956 وفاتی کرد ئەمیش مەلای گەورە لە 12 دەی 1943 یعنی شێخ مەحموود 13 ساڵ لە دوای مەلای گەورەی کۆیە وفاتی کرد بە ڕەحمەت بن هەمویان جارێکی تر لەو مەواقیفە جوانانەی کەوا هەبووە یعنی مامۆستا مەلای گەورەی کۆیە کەسێک بۆ نەترساوە ینی بەمانایەکی تر کەسێکی خاوەن هەڵوێست بووە یعنی چەند کورد بایەخ بە ئاینەدا هەمیشە کورد وازانێ عەرەب و نەتەوەکانی تریش وا بایەخ بەدینەدەن نەتەوەکانی تر وەکو کورد پابەند نین بە ئاینەوە لە ڕاستیدا کاتێکە مەلیک فەیسەڵ داوەتێکە بۆ بەغدا مەلای گەورە ئەچێتە ئەوێ ڕەمەزانە
نیوەڕۆیە سێرەکە مەلیک فەیسەڵ خواردنی ئامادە کردو بەڵێ ئەڵە جەنابی پاشا جەنابی مەلیک ئەترسم ئەم دینە بەس بۆ کورد هاتبێ هەر ئێمە بە ڕۆژوین و هەر ئێمە بە خەڵکەڵێن بە ڕۆژوو بە ئێوە دیارە لا ئێوە ڕەمەزان نییە بەڵێ چۆن ینی چۆن نانەخۆن چۆنتان حەڵال کردووە بەم ڕەمەزان نانەخۆن پێی سیر بووە پێی سەیرە ئاخر ئاها بینی پاچی کورد لەکوێیە ئەو خەڵکە چۆن ئێمە هەڵە خەڵەتێن و خۆشیان دوای بە ناوی دینەوە قسەی گەورەمان بۆکەن و لە ڕەمەزانی ینی مەلای گەورە بەڕەحمەت بێ مەواقیفی زۆر جوانی لەگەڵ چۆنەڵێ خەڵکی شار و خەڵکی تریشە هەبووە نەیویستوە تەنها و تەنها بە حەدی چۆنەڵێ ئاەت و فەرموودە بەسەر خەڵکات جێبەجێ بکە ویستوتی پەروەردەیان کە یعنی ئەو لەو سەردەمەیە کە جۆرێک لە دزی هەبووە مەسەن دزێک خشل و زێ ڕووپارەیەکی زۆری ماڵی مەلای گەورە ئەدزێ ئەگەڕێن بە شوێنە تاوەکو بیدۆزنەوە ئەیدۆزنەوە هەموو خەڵک چاوەڕوانی ئەوە کە نەساڵە مەلای گەوراڵێ بە شەرع بە دەستی ببڕی مەلای گەورە بانجێکە ئەڵێ هەرچی لێم بردووە هەرچی خشلە و هەرچی زێڕە و هەرچی پارەی ماڵی ئێمێ بردووتە گەرنێت ئازابی هەر هەمووی بۆ خۆت بەس بە یەک مەرج پەیمانم دەرە جارێکی تر دزی نەکەیت پەیمانێ دێتی ئەڵە تاوڕ ئەمە پەروەردەیە ئەمە پەروەردەکردنی ئەو کەسانەیەکەوە بەڕێ هەڵەدا ئەڕۆن و تۆ دەی جارێکی تر لە ڕێ هەڵە دووریان نەخیتەوە مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ منەتی کەسی نەزانیوە یعنی ئەو لە سەردەمێکا ژیاوە بۆی ئەڵێ لەو شعریا ئەتو خوددا پێم بڵێ مەلای ڕوت و مامۆستای ڕوت و برسی هیچ ئیشی تۆ پێک دێنێ شعری ئیمرۆ قەیسی ئەڵێ کارێ بکەن نانێک و بێتە دەستی یعنی خۆتان هەوڵدەن نانی خۆتان پیاکەن هەوڵدەن ئیش بکەن یعنی داوای کردووە حتا لە مەلای مزگەوت و مامۆستای ئاینی کاریان هەبێ کارێکیان هەبێت تاوەکو بتوانن بە سەربەرزانن لەو کاری کە خۆیانیکەن بتوانن بژین لەبەرەوە مەسەلەن لێکێ لەو کەسانە بووە کە دیاری لە خەڵک وەرنەگرتووە ئەگەر زانی بێتی ئەو دیارە جۆرێک لە منەتی تایە ئەڵێن کە کەسێک ئەچێ بۆ حەج لە حەجە گەڕێتەوە جۆرێک جووتێک پێڵاوی زۆر جوانی نایاب لە حەجەوە هێنێ بە دیاری بۆ مەلای گەورە ڕۆژێک کە جمعە ئەبێ و لە مزگەوت دەرەچن یا نوێژی جەماعەتە بێت لە مزگەوت دەرەچن پێڵاوەکەی مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ دیار نییە وەکو بڵێ لەگەڵ پێڵاوەکانی تر تێکەڵ بوو بێ لەو کاتە خاوەنی ئەو پێڵاوەکە بە دیاری بۆی هێناوە بە خەڵکەکە لێ لاچن لاکەون من خۆم ئەزانم پێڵاوی مەلای گەورە کامیانە ینی بڵێ من خۆم بۆم هێناوە مەلای گەورە لە مزگەوتەوە بە پێی پێتی ئەڕاتەوە بە ماڵەوە ئەڵێ دیارەک خاوەنەکەی لە بەرچاوی عالەما بڵێ من خۆم ئەزانم پێڵاوەکەی مەلای گەورە کامەیە یعنی من خۆم بۆم هێناوە و ئەم منەتەم بەسەرا بکە بە پێی پەتی تا ماڵەوە چوو ئەمەیە عیززەتێک کە مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ هەیەتی و ئەوە مامۆستایان فێرکا کە ئەوها بژین چاوەڕێی دەستی خەڵک نەکەن خۆیان بە پاروی خۆیان بژین بە زانستی خۆیان بژین ئەم نمونەیە لەم یادەدا پێمان دەڵێکە زۆر پێویستیمان بەوەیە سیمبوڵە ئاینەکانی خۆمان بەسەرکەینەوە تاوەکو جارێکی تر تێگەشتنی کوردی و کوردستانی و تێگەشتنی کوردانەی خۆمان بۆ ئاینی خۆمان ببوژێنین مامۆستا خەڵکی ترشێ زۆر سوتاوە بۆ دەوڵەت زۆر باسی دەوڵەتی تۆ لە زۆر ینی بە گرنگی زانیوە ڕاستی بەم فەقیر وەژاریشە دەوڵەت دروست نابێت پێشکەوین ئەوە شتێکە لەو خاڵانەی کە لە ڕاستیدا پێمان دەڵێ ینی عارفی کورد و مەلای کورد و شێخانی کورد لە مەسەلە نەتەوایەتەکانە هەمیشە ئاین و نەتەوەیان وەکو دوو چەمک بە یەکەوە گرێداوە بۆ مانایە کە گوتوانە ئیسلام ناسنامەی ئاینیمانە کوردبوونمان ناسنامەی نەتەوەیمان جوانە مامۆستا زۆر سپاس بۆ چونەکانت جارێکی تەمەمنن بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخوای میرەواتان ئەسپێرم هەر شاد بن.